بسلاف بخير هاتن دمجدي كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن حفتي سبيدا روجا سيشمية سلاوي أصل جبارتان ديبيت سەرۆکی ئەندەنووسیا جۆکۆ ویدۆدۆ ڕۆژی سێشەممە کۆبوونەوە لووتکەیەکەی گروپی 20 لە بالی کردەوە و ڕایگەیاند هیچ بژاردەیەکی دیکە جگە لە کۆتایی هێنان بە شەڕی رووسیا لە ئۆکرانیادا نییە. سەرۆکی ئەندەنووسیا وتیشی ئەگەر شەڕەکە کۆتایی نێت ئەستەمە جیهان بەرەو پێشەوە بچێت، نابێت جیهان دابشکەین بەسەر بەشەکاندا، نابێت ڕێگە بدەین جیهان بکەوێتە شەڕێکی ساردی دیکەوە. ناکۆکی لەسەر شەڕی رووسیا دژی ئۆکرانیا پەرەسەندنی گرژیەکانی نێوان ئەمریکا و چین دەسەلمێنێت کە پاشخانێکی نەخوازراون بۆ سەرکردەکانی جیهان کە لە ئەندەنووسیا بۆ کۆبوونەوە لووتکەیەکەی گروپی 20 وڵاتە ئابوووریەکە کە لەوێ بەڕێوە دەچێت کۆبوونەتەوە لە کاتێکدا پاشەکشێ لە ئارادا لە ڕووی ئابووریەوە لە جیهاندا. دجیڤینە کاسێ دەمژمێراندا دوشەمبێ سەرۆک جۆ بایدن و سەرۆکی چینێ شی جینپینگ دانوستاندنین کوور و جددیکردن لەسەر تایوان و کوریایە باکوور هەوڵەکێدا ji بۆ ڕێگرتنê li têkçûna peywendiyên Washington û Bêjingê heta ku negeha astê şerrekê sar. Hevdemê cudahiyan li ser mafên mirovan dagirkirina Ukrayna ji alî Rûsya ve û piştgiriya pîşesaziya navxweyî her du rêberan sozên danûstandinên pêtir li paşerojê dan Ajansa Ragihandina Çînê dibêje di daxuyaniyekê de serokşî gotiye ku Taywan hêla sorayî yekê û divêt nehê derbazkirin di peywendî û danûstandinên Çîn û Amerîkada. Balî xwe ve serokê Amerîkî Joe Biden got wî xwest serokşî piştrast bike ku siyaseta Amerîka li hember Taywanê ku bi dehan sala piştgiriyê dide hem helwestiya Bêjingê ya yek Çînê û hem jî li hember artêşa Taywanê nehatiye guhartin. Wî got GPTV bi şerekî sar nîne û ew bawer nake ku Çîn şerekî germ plan dike. سەرۆک بایدن و شی جینپینگ سەرۆکی چین هەوڵیاندا ئاستی دابەزینی پەیوەندیەکانی نێوان واشنتن و بەیژینگ بوەستێن و بەرپرسانیان ڕاستپار کە دانوستانە هەڵپەسێدراوەکان لەسەر کارەبەراییە سەرەکیە جیهانیەکان دەست پێ بکەنەوە. بەڵام هەردوو وڵات دانیان بەوەدانا کە ئەو بوارانەی ناکۆکی قوڵیان لەسرە دەتوانن هەوڵەکانیان تیادا چڕ بکەنەوە. بۆ ئەو مەبەستە لە واشنتنەوە هاوکارمان بەڵێن ساڵحمان لەگەڵدایە. بەڵێن ئەم کاتت باش ئەم کاتۆ باش ئاسووە. بەگشتی چی دەگوترێت لەسەر ئەم کۆبوونەوە لووتکەی نێوان سەرۆک جۆ بایدن و سەرۆکی وڵاتی چین؟ دوای سێ کاتژمێر و نیو لەو کۆبوونەوەی نێوان جۆ بایدن سەرۆکی ئەمریکا و سەرۆکی چین هەردوو ڕێبەر وەک ئاماژەیان پێکردووە بەرپرسیارەتی هاوبەشیان لە بەرامبەر ڕووداوەکاندا هەیە و ڕایانگەیاندووە هەروەهاش بەرزکردنەوەی ئاستی هاوکاری و هەماهەنگیەکانی نێوانیان. لەسەر ئەو کۆبوونەوەیە سەرۆک بایدن جەختی کردوێتەوە لەوەی هیچ پێویست بە شەڕی سارد ناکە لە نێوان واشنتن و بێژینگدا. دەشڵێت هەردوو وڵات تواناییان هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی جیاوازیەکانی نێوانیان و ڕێگەگرتن لەو جۆرە کێبرچەیانەی وەردەچەرخێن بۆ قەیران. هەرچی سەرۆکی وڵاتی چینە لە لای خۆیەوە جەختی کردوێتەوە لەوەی بەرژەوەندیەکی زۆری هاوبەشەیە لە نێوان هەردوو وڵاتدا. بێژینگ هیچ خواستێکی نییە بۆ هیچ جۆرە ئەڵنگاریەک لەگەڵ ئەمریکادا. بەپێی سەرچاوەکان هەندێک بەرەو پێشچوون لە پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵاتدا هاتووەتە ئاراوە، بەڵام لە هەمان کاتیشدا پێدەچێت بەشێکی کۆبوونەوەکە بۆ وەبیرهێنانەوەی هێڵە سوورەکانی نێوان هەردوو وڵات بووە وەکو دۆسەی تایوان بۆ نمونە. بەڵێن لەگەڵ هەموو ئەو ناکۆشی و ململانیانەی کە لە نێوان هەردوو وڵاتدا هەیە هیچ خاڵێکی هاوبەشیان هەیە؟ هەردوو سەرۆک هاوڕابوون وەڕێککەوتون لەسەر ئەوەی کە نابێت بە هیچ جۆرێک چەکی ناوچی لە جیهاندا بەکار بهێنرێت و شەڕی ناوچی بکرێت یان تەنانەت ڕەشەی بەکارهێنانی بۆمبی ناوچی بکرێت بە تایبەتیش لە ئۆکراین. و هەردوو ڕێبەر جەختیان کردوێتەوە لەوەی دژی بەکارهێنانی ئەو جۆرە چەکەن و دەشڵێن ئەگەر چەکی ناوچی بەکار بهێنرێ ئەوە هیچ لایەکتیایدا سەرکەوتوو نابێت. بەڵام ئاسۆ پێ ناچێت لە دوای کۆبوونەوەکەشیان توانرا
وابێ وڵاتی چین بێنرێتە ڕیزی ئەو وڵاتانەی بە فەرمی سەرزەنشتی شەڕی سەپێنراوی رووسیا بکە بەسەر ئۆکرایندا. ئەڵبەتە ئەمە لەو ڕوانگەیەوەی دوای کۆبوونەوەکە وەزارەتی دەرەوەی چین لە ڕاگەیەنراوەیەکدا کە ئاژانسی دەنگوباسی ژینوا بڵاوی کردوێتەوە دەڵێت سەرۆکی چین بە نیگەرانیەوە دەڕوانێتە ڕەوشی ئۆکراین و دەشڵێ وڵاتەکەی لەگەڵ دەستپێکردنەوەی دانوستاندنی ئاشتیانەدا لە نێوان رووسیا و ئۆکرایندا. باشە بەڵێن سەرۆک بایدن لەگەڵ هەردوو ڕێبەری ژاپۆن و کۆریای باشووردا کۆبوونەوەی هەبووە. لەو کۆبوونەوانەدا بابەتە گرنگەکان چی بوون؟ لەو کۆبوونەوانەشدا ئاسووە کە زیاتر ڕەهەندی ئاسایشیە بووە بە تایبەتیش لەسەر مەترسیەکانی کۆریای باکوور بۆ سەر جیهان و بۆ ئەو ناوچەیەش بە تایبەتی. ئەوڕەت کۆبوونەوەکە زیاتر بە مەبەستی ڕێکخستنی چۆنێتی وەڵامدانەوەی هەڕەشە و مەترسیەکانی بەرنامە موشەکێ ناوچی و باڵستیشیەکانی پیۆنگیانگە. بێگومان باسیش لە پێگە و هەڵوێستی وڵاتی چینیش کراوە لە ناوچەکانی ئۆقیانوسی ئارام. سەرۆک بایدن لەو کۆبوونەوەیش لەگەڵ ئەو هەموو گرفت و ئاڵۆزیانەی ڕوبەڕووی دەبینەوە، ینی وەکو دەڵێت، بەڵام هاوکاری و ڕێکخستنی کاروبارەکان لە نێوان واشنگتن، تۆکیۆ، سیۆڵدا لە ئێستادا لە هەموو کاتێک باشترە. هەر لەو کۆبوونەوەیشدا سەرۆک بایدن باسی لەوە کردبوو ئەمریکا و وڵاتی چین هێڵی پەیوەندی نێوانیان کراوەیە، ئەوەیش وەک باسوان کرد بۆ ڕێگەگرتن لە ڕوودانی هەر قەیرانێک. زۆر سپاس بڵێن. سپاس بۆ تۆ ئاسۆ. بەڵێ هەر لە جڤینین کو لە بالی لە کۆمبوونا بلندا کو لە ئەندونوسیا تێکردن لە جڤینا بیست لە بالی ئەندونوسیا سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بە سەرۆکی تورکیا ڕەجەب طەیب ئەردۆگان جڤیا و دیپلۆمات دەبێژن کو ئەمریکا و هەڤبەندین خوا دخوازن جڤینا جی بیست بەکاربینن ji بۆ بەهێزکردنا هەڤبەندیە لە دژی رووسیا di şerê Ukraynayada. Civîna Sirok Biden bi serokê Tirkiye Recep Tayyip Erdogan ra yek بۆ ji civînên rexekê kombûna bilinda balî bi rêberên cîhanê re raportên mîdyayê dibêjin ku sengiya wan civînan li ser şerê Rûsyayê lê dijî Ukrayna ji ber ku ew yek ji seddemên here mezinên krîzên abûriya cîhanê û derdên mirovanî ku niha em dibînin. Du endamên G2 Tirkiye û Arjantina Petir ji her welatekî dî ber bi ziyanên giraniya ev sal ketine. û pêşbîniya pêlasor a komariyan ji bo bidestxistina desthilatê di her du encûmenên Kongresê Emerîkî da di hilbijartinên nîvdem de ser negirt. Hejmartina dengan nîşan didin ku Demokrat dê di sala 2023 de bi kêmî ve pêncî endam di civata sînatoran de hebin û dê bibe piranî. Komarî jî ji serketina encûmenên nûneran jî nêzik dibin lê hêşta zûya encam bên ragihandin. Raporteka dengê Amerîka Pitir ronahiyê dêxa servê mijarê. وێڕێی پێشبینەکان بۆ دۆڕاندنی دیموکراتەکان لە هەردوو ئەنجومەنی نوێنەران و سینات کەچی دیموکراتەکان کۆنتڕۆلی ئەنجومەنی سینات دەکەن. سەنەتۆر کاترین کۆرتیز ماستۆ یەکەم خانم و هەروەها یەکەم لاتینیە هەتا ئێستا بۆ ئەنجومەنی سیناتی ئەمریکا هەڵبژێردێت و توانی شکست بە ئادەم لاکسۆڵتی کۆماری و داواکاری گشتی پێشویستانی نیڤادا بهێنێت. بردنەوەکەی مانەوەی بەلای کەم یەک کورسی لە سینات بۆ دیموکراتەکان بۆ کۆتا 2 ساڵی داهاتووی خولی سەرۆکایەتی جۆ بایدن مسۆگەر دەکات. پیرۆزبایی لێ دەکەم ئەی سیناتۆر شومەر دووبارە بوویتەوە بە سەرۆکی زۆرینە. ئێمە ئێستا سنگ دەخینە سەر ویلایەتی جۆرجیا، هەروە سەبارەت بە دۆخی ئێستامان هەست بە باشی دەکەین. من ئەو پەڕی خۆشحاڵم بە ڕێژەی ئەو ژمارەی بەشداریان لە دەنگدانەکەدا کرد. من پێم وایە ئەوە ژواتەی ڕنگدانەوەی خەسەتی کاندیدەکانمان دەخاتە ڕوو. توانە و لێهاتووی کاندید بابەتێکی دووبارەیە لەم هەڵبژاردنەدا بەوەی کە میچ مکۆنڵی کۆماری و سەرۆکی کەمینەی کۆماریەکان پێشتر ڕخنەی لە کاندیدەکانی پارتەکەی خۆی گرتووە و سەنەتۆرانی دیکەش وا دەنگی خۆیان دەخەنە پاڵ دەنگی میچ مکۆنڵ لەو بارەیەوە. توانە و لێهاتووی کاندید گرنگی خۆی هەیە. جۆرە هەستێک بە توندڕەوی هەیە ئەوەی بەڕەوە و ناڕەوە کۆماریەکان پیشانیان داوە. وەک ئەمریکایی دەبێت ئێستا ئەو توندڕەویەت چاک بکەینەوە. جا پێم وایە تەواو ئەوە بوو کە بەدیتان کرد.
کاریگەری ئەو کاندیدانەی بە وردی لەلایەن سەرۆکی پێشووی دۆناڵد ترامپەوە هەڵبژێردران سەرکەوتنیان بەدەست نەهێنا وەک لیان چاوەڕوان دەکرا هێشتا ئەو کاریگەریە لەسەر کۆماریەکان دیارە. من زۆر سەربەرزم بۆی کە ویلایەتی ئەریزۆنا متمانەی پێدام نوێنەرایەتی ویلایەتەکەمان لە ئەنجومەنی سیناتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا بکەم. تەنها ئەنجامی یەک ویلایەت لە کێبڕکێی سیناتدا ماوە و یەکلانە بۆتەوە، ئەویش ویلایەتی جۆرجیایە. جۆرجیا یەکێکە لەو دوو ویلایەتی کە پێویستە کاندیدەکە بەلای کەم لە 50 سەرجەمی دەنگەکان بەدەستبێنێت بۆ ئەوەی براوە بێت. هاوکات لە ئەنجومەنی نوێنەراندا هەردوو پارتی دیموکرات و کۆماری لە یەکەوە نزیکن، بەڵام وا پێدەچێت کۆماریەکان بگەنە 280 کورسی کە پێویستە بۆ مسۆگەرکردنی زۆرینە تێیدا. جا دەرەنجامەکە هەرچی یەک بێت ئێمە لەسەر ڕێڕەوی گەیاندنی وڵاتین بۆ پێگەیەکی باشتر لەوەی لایەنەکەی دیکە بەرەو ڕۆچوونی دەبرد. هاوکاتێەوەی ئەنجومەنی سینات یەکلایی بۆتەوە، بەڵام وڵات دەبێت چەند هەفتەیەکی دیکە چاوەڕوان بکات هەتا بزانێت ئایا کێ کۆنتڕۆلی ئەنجومەنی نوێنەران دەکات. ئەمەش لەو دەمەی کارمەندانی هەڵبژاردن بەردەوامن لە ژماردنی دەنگەکان. بۆ ئارش عەرەبسادی، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. برنامه هفترنگ برنامه هنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو هنرا رنگین بمرانه. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕۆژی دووشەمە ڕایگەیان ئەو موشەکانی لە ئێرانەوە ئاراستی بە کووری عێراق هەرێمی کوردستان کراون ڕەوا و شەرعین. بەرپرسانی ناوخۆ ڕایان گەیاندووە ڕۆژی دووشەمە موشەکەکان کە لە ئێرانەوە ئاڕاستەکراون بنکەکانی گروپێکی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانیان لە عێراقی دراوسێ کردوتە ئامانج و بۆ هۆیەوە کەسێک کوژرا و 8 کەسی دیکەش بریندار بوون. ناسر کەرعانی کە وتەبێژی کۆماری ئیسلامیە لە میانی کۆنگرەیەکی ئاسایی خۆیدا قسەی کرد و وتی هێرشەکە دوای ئەوە هات کە حکومەتی عێراق و حکومەتی خۆجێی هەرێمی کوردستان نەیانتوانی ڕێز لە بەڵێنەکانیان بگرن. سامان بەرزنجی وەزیری تەندروستی هەرێمی کوردستان ڕایگەیاند پێشبینی دەکرێت ژمارەی قوربانیانی بردومانەکەی ئێران بەرز بێتەوە. بەرپرسێکی ئەمنی حیزبی دموکراتی کوردی ئێران کە بردومانە موشەکی و درۆنەکانی ئێران کردبیان نەئامانج ڕایگەیاند زیانی گیانیان بەرکەوتووە، بەڵام وردەکاری زیاتری نەخسەڕ و کەنعانی هەروەها ڕەخنەی لە ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا گر کە لە پاریس چاوی بە چوار خانمی ناڕازی ئێران کەوت. مەسیح عەلی نەژادێکێکیان بوو لەگەڵ چالاکوانانی ئەمریکایی ئێرانی لەگەڵ 3 چالاکوانی دیکەی ژن ڕۆژی هەینی لەگەڵ ماکرۆن کۆبوونەوە بۆ تاوتوێکردنی ناڕەزایەتیەکانی ئەم دوایانەی ئێران لەوێ بوون. ده دوشەمەیە کەتیا ئەوروپی و بریتانیا جزا دانین سەر دوو وەزیرên ئیرانی و ژمارەکە ئەفسەرên پۆلیس و لەشکری جواناژی ئەندامên نۆبەدارên شۆڕەشا ئیسلامیە ئیرانیش بەر ڕۆڵێوان دەتوند و تیژیان لە دژی خۆپیشاندانên لە دژی حکومەتێدا لە ئیرانی. پشتیک و وەزیرên دەرvێنê کەتیا ئەوروپی جزا پەسەند کرین سەرۆکی ڕێبازە دەرڤەیە کەتیا ئەوروپی گوت ئەو ڕێز و حرمەتێ لە وێرەکیا ژینên ئیرانê digirin ku daxwaza mafên xwe yên ڕەوا و سەرەتایی دیکن. ئەف پێنگاو دێ ملک و سامانێ 29 کاربەدەستên ئیرانê سڕ بکە و بەندکردنê یان بەندکردنا سەفەرê dane ser wan e. Di navxwanda wezîrê navxwe Ehmed Vehîdî ku êketiya Ewropî dibêje ew berpirsa ji jimareka pêşêliyên li hember mafên mirovan. Êketiya Ewropî dîsan televizyona dewletê Press TV jî kiriya armanca cizan ji ber belavekirina pênasînên li jêr zor û zextê ya girtiyan. کۆماری ئیسلامی ئێران زیاد لە 2 مانگە دەیەوێت لە ڕێی هێز و کوشتن و دەستگیرکردن و بەکارهێنانی گولەی ڕاستەقینە و ڕەفاندنەوە کۆتایی بهێنێت بە خۆپشاندانە ناڕەزاییەکان و سەرکوتیان بکات. ئێران کچان و خانمانی ئێرانی کردووەتە ئامانج، بەڵام دروشمی ژن ژیان ئازادی و مەرگ بۆ دیکتاتۆر و مەرگ بۆ خامەنایی ئێران خانمانی ئێران هەر بەردەوامن لە دروشمەکانیان لە بەرامبەربوونەوە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران. بۆ ئەو مەبەستە بەڕێوەبەری کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەندامی بەڕێوەبەری ئەنجومەنی پەژاک لە ئەوروپا مەهری ڕزاییمان لەگەڵدایە. ئەم کاتت باش مەهری خانم.
بەڵێ سلااو ڕێزم هەیە بۆ تۆ کاک ئاسۆی بەڕێز هەروەها سلااو دێنێرم بۆ گەلی بەرخوردێری ڕۆژهەڵاتی کوردستان و بەتاوەتی گەلی ئێران سپاس دەکەم هەربژین ئایا کچان و خانمانی ئێران بوونەتە پێشەنگ و ڕێبەری خۆپیشاندانە سەرتاسەریەکانی ڕۆژهەڵات و ئێران ئایا ئەتوانی پێیان بڵێ ڕێبەری خۆپیشاندانەکانەکەن؟ بەڵێ بە تەواوی ئیتمینانەوە دەتوانم بڵێم ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان و بە تەواوەتی ژنانی ئێران ئێستا ڕەهبەرێتی ئەو شۆڕشە بەدەستە و گردۆوە بە جوانیش بەڕێوەی دەبن چونکو ئێمە دەزانین وەختی خۆی کە خومەینی هاتە سەرکار ئینقلابی 57 لە تەریقی ژنەوە ینی لە تەریقی بە کۆیلەکردنی ژن و بە زوڵم و سەختێک لەسەر ژنی کرد بە ناوی دینەوە و هەروەها هەر ئەو ئەهرومەشی بەکارهێنا عەلەیهی کورد کە بە ناوی دینیشەوە هەر جەهادێکی عەلەیهی کورد دەست پێ کرد دوو کۆمەڵگای هەرە ئازادی خواز و هەرە فعالی ئێران کە ژن و کورد بوون جمهوری ئیسلامی لەوێ دەستی پێ کرد و چونکو سەرکوت و بە کۆیلەکردنی جامعە لە تەریقی ژن و کوردەوە دەستی پێ کرد دەبێت ئازادکردنی جامعەی ئێران بە تەواوەتی و بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستانیش هەر لە تەریقی ژن و کوردەوە ئازاد بکرێ بۆ یەکانێ ئێستا ژن ئەو شعارە ئەلبەتە تەنها شعار نیە فەلسفەیەکی ئازادی خوازی تەواوی گەلانی لە پشتە بەو شعارەوە ڕەهبەرێتی تەواوی شۆڕژەکان بەدەست کرد ئێمە زانین هەر شەهیدەکە ژن بوو شعارەکە ژن دەستی پێکرد و ئێستش ڕەهبەرێتی شۆڕشەکە بەدەستی ژنەوە و حتاکانە ئێستا نەک تەنها لە ئێرانە نەک تەنها لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەڵکو لە تەواوی جیهاندا هیچ وەخت شۆڕشێکی بەو جۆرە ئازادی خواز و بەو جۆرە دژی هەموو نەوع بەردەگیەکان لە جامعەی سەرمایەداریە بەڕاستی نەبووە ئەمە ئەوەڵین شۆڕشی ژنە دەستی پێکرۆ لە جەهاندا و لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەستی پێکرد و تەواوی ئێران و تەواوی جیهانی تەنیوەتەوە من بە شخصی خۆم پیرۆزباییان پێکەم و ئیتمینانیشم هەیە ئەو شۆڕشە بەسەرکەوتن دەگەێت. بڵێ مەهری خان کۆماری ئیسلامی ئێران لە ڕێی سەرکوتکردن و کوشتن و ڕەفاندن و زیندانیکردنەوە ئایا دەتوانێت خانمانی کورد و ئێران پەشیمان بکاتەوە لە داواکردنی مافەکانیان و خۆپیشاندانە ناڕەزاییەکان؟ نەخێر ناتوانێت چونکو خۆی هەروەکو عەرزم کردی لەکوێوە دەستی پێکرد ئەوە چەند هەفتە بەر لەو شۆڕشەکە دەست پێ بکات گەشتی ئەرشەد لە تەواوی خیابانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانە زۆر ببوو چون دیار بوو شۆڕشێک خەریک بوو دەست پێ بکات دژی حەجابی ئیجباری و لە واقعە سندنەوەی لەشی مرۆڤ لە خود مرۆڤەکان دیار بوو خەڵک خەریک بوو دژی ئەوە هەڵسێ خامنەی هات سخۆنڕانیەکی کرد وتی گەل با بزانێ خەڵک با بزانێ ئێمە سەنگەری ئەوەڵمان ژنە ینی حەجابی ژنە و خواشمان خوای دەهەی شەسە ئیدی ئێمە ئەزانین یانیتی سەنگەری ئەوەڵ ینی ئەوەی کە بە زۆر لەسەر ژن هاتنە سەر حکوومەت ئێستا ئەوە خەریکە بڕخەوە ئەوە سەنگەری ئەوەڵ ئێمە ئێستا ئەو سەنگەرە ڕووخاوە و خوای دەهەی شەستیش فریای ناکەوێت چونکو ئێمە زانین خوای دەهەی شەستیانی کوشتن و ئیعدامی هەموو نووسەرەکان و هەموو مرۆڤەکان کە دەنگی ئازادیان بەڕاستی بڵاو ئەکردەوە ئێستا ئیدی دیجیتال میدیا هەیە و ئێخبار هەیە تۆ ناتوانانی کەسی ئەعدام کەیت و لە خەفەقانە بیشاریتەوە بۆ یەکانێ بە نەزەری من ئەو سەرکوتە وەکو هینی لەهات وەکو ئەو زۆرە کە جمهوری ئیسلامی بەسەر گەلی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و ژنا دەهەیە دایسەپێنێ وەکو زۆخاڵە چۆن وەختێ ڕەشە زەختی لێ ئەەکەی دایمەندی ینی ئەڵماسی لێ دێتە دەرەوە هەرچی جمهوری ئیسلامی زەختەکە ئیتی تازە ئەو زەختە شکاوە جین لە باتڵە شوشەکە هاتووەتە دەرەوە و گەل ئەو ئازادی گەرکە وە ترس شکاوە یعنی خۆی ئەڵێ مەرگی دیکتاتۆرەکان لە وەختێکە مەرگیان دەستپێکا کە ترسی گەل لەوان شکاوە ئێستا ترسی گەل شکاوە گەل بە تاواتی لە خیابانەکانن و مەرگی زوڵم و زۆر جمهوری ئیسلامی زۆر بە زودی دەستی پێکردو و تەواویش ئەبێ مەرگی جمهوری ئیسلامی من ناڵم ئەمڕۆ بەیانیا دومانیا سێمانی تر بەڵام دەستی پێکردو متمەینن ئەم شۆڕشش هەر ئێستا خۆی لێ ڕشە بێسێ هەر سەرکەوتنی بەدەستێنا ئامانجەکانی خۆی بەدەستێناوە متمەینەن بە مەرگی جمهوری ئیسلامیش تەواوی. مەری خان دروشمی ژن ئازادی تەنها لە جوگرافیایەکی سنوورداردا نەمایەوە ئێسام دروشمە لە جیهاندا بە تەواوی زمانە زیندوەکانی جیهان دەوترێتەوە و بۆ بەهێزێکی بەڕەنگاربوونەوەی دیکتاتۆریەت و سەرکوتکردن بە تایبەتی لە ئێراندا.
بەڵێ خۆی وایە چونکو وەختی سیستمی کاپیتالیست یعنی ئەو کۆپیەکی جمهوری ئیسلامی زەختی خستە زەرشن کۆپیەک و یانی ئیفاکردن و پیادەکردنی زوڵمێکە کە لەسەر لە جامعەی سەرمایەداری لەسەری دامەزراوە بۆ یەکانەیە جامعەی سەرمایەداری ئەساسەن لەبەر نابەرابەری نەتەوەکان نابەرابەری بینی ژن و پیا و دامەزراوە هەر وەختی ئەو شتانە بەرابەر بکرێنەوە حەقی ملەتەکان بەڕەسمی بناسرێ ئیدی ملەتێکی ژێردەسەمان نەبێ هەر وەختێ نەتەوەیەک نەوعێکی ژێردەسەمان نەبێ ژن نەبێ بە ستیزێنی دەرەجە ئەوەڵ و دەرەجە دوم ئەو وەختە عمری خود سیستمی کاپیتالیستیشتەوە بێ هەروەکو چۆن عمری جمهوری ئیسلامی خەریکەتەوە بێ ئاخر سەر جمهوری ئیسلامی بەشێکە لە سیستمی سەرمایەداری و زوڵم و زۆرەکانی سەرمایەداری لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانە پیادا کرد بۆ یەکانێ بۆ دژی ئەو سیستمە تۆ ئەبێت دسکورسێک دەبێ و ئێمە دسکورسی سیستمی کاپیتالیست کە زوڵم و زۆرە دروست ئەبێ عکسەکەی ئەوە ینی ئازادی لەکوێوە تۆ مرۆڤەکانت بە کۆیلە کردو ئەبێ هەر لەو شوێنەشەوە دەست پێ بکە ینی تەواوی جامعەی سەرمایەداری لە جەهانە بە کۆیلەبوونی ژن جامعەی کردو بە کۆیلە بۆ یەکیش دەبێت لە ئازادی ژنە و دەست بکە و ئێستا ئەو شعارە بۆ یەکانێ بەڕاستی لە دڵی هەموو کەسێکە و ئەچەسبێ خۆی وەختی خۆی مارکس وتی ئەگە تەبەقەی کارگەر ئەگە خەڵکی کە کارەکەن بێنە سەر خیابان و ئیعتیساب و تەظاهرات بکەن بەغیرە زنجیرەکانیان هیچ لەدەست نادەن ئێستا شعاری ژنجیان ئازادی ڕێک دسکورسێکە یعنی شتێکە دژی ئەو زوڵم و زۆرە کە بەسەر ژنە تەی هەزار ساڵ بەسەریانە هاتووە بۆ یەکانێ ئەو شعارە وەکو عەرزم کردی تەنها شعار نییە بەڵکو فەلسفەی کە دژی سیستمی کاپیتالیست و بە نەزەر من تاکانی ئێستا شەروەکو ئەو شعارەی مارکس کەوتی تەبەقەی کارگەر هیچ شتێک لەدەست نادا بەغیرە زنجیرەکانی ئێمەش ژن هیچێک لەدەست نادەین بەغیرەدەوەی ئازادی بەدەستبێنین بۆ یەکانێ شعارێکی پڕ پیرۆزە و بەیەکیش زۆر بە ژیان و بە ژیانی هەموو مرۆڤەکانە و ڕەبتی هەیە و هەموو کەسێک توانێت لە ژیانی خۆیان بێڵێتەوە زر. مەهری خان یەک پرسیاری زۆر گرنگ لەلا دروست بوو هەڵبەت سەبارەت بۆی کە ئایا هیچ هێزێکی دەرەکی دەتوانێت وەکو عێراق و وڵاتانی دیکە ئێران ڕزگارکە لە دیکتاتۆریەت یان ئایا هێزێکی چەکداری ئەتوانێت ئەم گۆڕانکاریە دروستکە یانەوە تا هێزێکی مەدەنی ناو شارەکان گۆڕانکاریەکانی ناو ئەو وڵاتە دەتوانن یەکلایی بکەنەوە؟ خۆی بۆ خۆی هێزی مەدەنی ئەبێ دیکتاتۆرەکان لە بین بێت چونکو زۆرەکە لە کەسی مەدەنیەوە کەسی مەدەنی دەبێ هەڵسێ جمهوری ئیسلامی دەزانێت ئەوە مەرگەکەیەتی خەڵکی مەدەنی خەڵک مامۆستا کارگەر ژن هاتوۆتە سەر خیابان بۆ یەکیش مدام دەیهەوێ زەخت لە هێزە کوردیەکان بکات لە ئەخبارەکەی جەنابتانە هەبوو کە هەر دوێنێ کەمپی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی بۆمباران کردووە چەند هەفتە لەو پێشهێرشی کردە سەر گەلی بلوچی بەدبەخت لە مزگەوتان نوێژیان نەخوێن لە نوێ شاتنە دەرە و تەقەی بەسەریان نەکرد بەڵکو ئەوانیش دوو نەفەر هەڵسن تەقە بکەن و ئەم جارە وەکو چۆن لە دوای ئینقلابی 57 بۆ ئەوەی جیهادێکی دژی کورد دەست پێ کرد خەڵکی فارس و نەتەوەکانی تری خستە پشتسەری خۆی جارێکی تر گەرێکی بوو ئەمە بەکاربێنێ مەسەلەن بڵێ ئەوە شەڕ مسلحانە لە کوردستان هەیە ئەوە خەڵکی بلوچ سلاحی بەدەست ئەمە بکاتە بەهانە و خەڵکی فارس و گەلەکانی تر بخاتە پشت سەری خۆی و بێن گەل سەرکوب بکەن و لە تاریخی سەرکوبکردنی کورد و بلوچیشەوە بتوانێت خەڵکی فارس سەرکوب بکە بەڵام هەم خەڵکی فارس هەم هەموو نەتەوەکانی تر بە مشتێکی ئاسیین و بەڕاستی چاوی جوابی جمهوری ئیسلامیان داوە و ئیدی ئەوە نەچەسبە چونکو شۆڕش بە هێز ناکرێ شۆڕش بە هێزی چەک ناکرێ شۆڕش بە دەنگی گەل ئەکرێ چونکو گەل لە ژێر فشارایە بۆیە ئەبێ گەل بێتە خیابان و ئەو شۆڕشش جمهوری ئیسلامی زانێت لەکوێوە لێی دراوە بۆیە ئەیهەوێ هەرچێت تەوجیه و دەلیلە بیهێنێتەوە کە خەڵک بە ئینحرافە بکێشێ ینی خەڵک تەمومژاوی تا خەڵک بگەوجێنێ بەڵام خەڵک ئیتتازە بۆ جمهوری ئیسلامی ناگەوجێت چون خەڵک ئەزانێ لەکوێوە جمهوری ئیسلامی توانی دژایەتی بخاتە بین گەلەکان و دیکتاتۆری خۆی بس داسەبێنێ ئێستا ئیدی عکسی ئەوە دەبێت تەسمیم بگرن بۆ گردوویشیانە ئەو مشرە ئاستنینە کە خەڵک داوێ بەسەر جمهوری ئیسلامیە ئیدی بە مەرکی تەواو بێ. بەڵێ سوپاس ماری خان هەڵبەت پرسیارمان زۆر هەبوو پرسیاری زۆر گرنگ بە حەقەت بەڵام کاتەکەمان ئەوەندەیە سوپاس بۆ کاتی پێت بەخشین. دەستت خۆش بێ بۆ بەرنامەکەت و هیوادارم سەرکەوتوو بن و جوابی سوالەکانم دابێتەوە هەربژی. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری
لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. وەزیری ناوخۆی تورکیا ڕۆژی دووشەمە ڕایگەیان پۆلیس تومەتبارێکی دەستگیر کردووە کە پێدەچێت بۆمبەکەی چاندبێت کە لەسەر شەقامێکی قەرەباڵغی پیادەڕۆ لە ئەستەمبول تەقیوەتەوە لە تەقسیم. ئاماژەی بەوەش کرد دۆزینەوە سەرەتایەکان ئاماژە بەو دەکەن کە چەکدارە کوردەکان بەرپرسیارن لە هێرشا کوشندەکە. سلێمان سۆیلۆ وەزیری ناوخۆی تورکیا ناسنامەی تومەتبارەکەی نەخستە ڕوو، بەڵام ڕایگەیان 21 کەسی دیکەش بەستی لێپرسینەوە ڕاگیراون. تەلەڤیزۆنی تورکیا گرتە ڤیدۆیەکانی بڵاو کردەوە کە لەلایەن هێزە ئەمنیەکانی تورکیاوە بڵاوکراونەتەوە. گوایە دەستگیرکردنی تومەتباری سەرەکی تەقینەوەکەی یەکشەمە پیشان دەدات کە لە شوێنێکدا گوایە خۆی شاردوتەوە. هەروە پۆلیس لە کاتی گەڕانەکەدا دەستیان بەسەر بڕێکی زۆر پارەی کاش و کەلوپەلی بە بەهادا گرتووە. لەو تەقینەوەیەدا شانی باسە 6 کەس کوژراون و 8 تا 1 کەسیش بریندار بوون. داویترین پێشهات و داخوایانین حکومەتا تورکیا سەبارەت تەقینە ڕۆژە یەکشەمە ئەستەمبولی چنە و گەلۆ جڤینە شەش ئالیین ئۆپۆزیسیۆنی و هەڵوێستێوان لە هەمبەروی کاری تروریستی چییە بمەڕا ڕاستەوخوا پەیامەری دەنگی ئەمریکا لە ئەنقەرە ئەیوب دەم باش یعنی حکومەت داویترین داخوایانی نوێ لەسەر تەقینە ڕۆژە یەکشەمە ئەستەمبولی چنە چت بێژن؟ دەخیل يعني تخينا اسطنبول دكارم بيجم كو همو روجا تركيا قلبان سرخه هيجي وصا بردام دكه دو جوینا اوه هبو مزا ششکولی هبو لو دره داجی دیسا اف تقیم به تواهی شرمزاری کرن و دو جویا درکتن جالی حکومت داجی جخوا داخویانی ایکمین جالی سویل باعتو بوداین یک راست دوی واریدا چکتارم کرد آنجی پککی نشاندا لی راست ویالی داجی گاوا تواهی امددن برچاو تشتی کو درد کبن پیش یعنی ناو رایا گشتی دا اف شکل هنکی دگوره یعنی شکل بیاره کو استانبول هاتیه چیکرن تخینا کو چیکرن و پشتی وی بیارن کو درکتنه هوله تن دیار کرن کو جالی گله کسان واجی ev wek evaka çektarên PKK nîne yani viyalî da rastî gelek tiştên tarîjî hene hê diyar nebûne hece hene ji aliyê hikûmetê de rastî yê resmî da wisa hate gotûbêj kirin ancî hate diyar kirin li Tirkiye dikarin bêjim ku ev teqîn li ser gelek rewşekan nebaş texistiye olê. Baş Eyûb min dixwaz bizanim yani wê neyê wê xanima ku hatî girtin di mîdya Tirkiyada بگشتی li Tirkiya çatê behs kirin çûku xanimeke ne rengê Kurdaya gelek xelek gumanê dadirin ser wê gotina hikûmeta Tirkiya ku ew xanim ji alî Kurda ve hatibe hinartin ji Sûriya. Ana rastî tevahî li ser vî dikarin bêjim ku gelek guftego hene. Yani hem şiklê wî hem şiklê çalakiya wî an jî tiştê ku teqîna ku çêkiriye hem piştî wî girtina ew kesî bi tevahî li vê derê gelek tên rexnekirin. Yani daxuyaniyên wezîrên hundir yê Tirkiye Süleyman Soylu şunda dikarin bêjim ku li ser hem medya cevakî da be hûn jî di nav siyaseta Tirkiye da be rastî hin guman hene şüphe hene yani mêza şeşkolî jî daxuyaniya ku da rastî vî alî da tevahî piştî vê teqînê jî rexne anî ziman. Çi bû ev rexne? Dema teqîn çêbû li Tirkiye hemû medya civakî hate rawestandin, têkilî hate qutkirin. Di vê civîna mêza şeşkolî da jî ev wek binpêkirina demokrasiyê an jî astênkirina ragahandinê hate diyar kirin. Ji bo wî jî tevahî em didin berçar li tevahiya Tirkiye da jî xofeka mezin derkete pêş vî alî da dîsa duh li Enqerê gelek kolanê Enqerê da her der hate girtin ji bo ku pakêteka bi guman hebû ser wî ew dikirin lê tişek tê derneket dikarin bêjim ku bandor li her derê Tirkiye da xwe vedaye li Enqerê jî em viya dibînin dalê din da jî hin rêxistinan dîsa îro daxuyanî wan hebû li Enqerê
اف تقینا استانبول به توای شرمزاری کرن یعنی دبیجن کو لازمه کو پیشیا مدیا جواکی نیگرتن باش ایوب ام دخوازن جتا بزانم زان حکومت نابجه که او کسی تینگرتن بهرا بتر ناسنامه وان چنه و چی کسن نهادی ویدیو دام دبینن دما کو هزن اولکاری وان دگرن گلک جوانا خورتن تینگرتن لجادی و تدی ویدیو نشان دادن بدرستی هرچند سروچاویوان دیار ناکن لی بگشتی لترکیا خلکی دی لایانی دی چی بیجن ناسنامه وان دیار دکن کردن نکردن جوکی درینا چی کار کرینا چی کدوه بحثی چلا بتر چلا هات کرن ایرو بحثی بتر جبیستویا کا تیکرن کو هات نگرتن جماره که مزنا خلکی تیکرن دوی بیزانین که او خلقنا کینا داخل راست بیجم نه مدیا ترکیه دا دوی واریدا تشتک تی دیار کرن و نجی جعالی حکومت و آنجی رایدارین ترکیه و هیچ تشک نای دیار کرن بس هجمارتین دیار کرن ام بیجن چند کس گرتنه بن چف بحثا وانا دکن لی او دیمنو که هاتم پخش کرن جی مثلا مدیا جواکی یا ترکیه دو مگلک تباهی یکو نزیک حکومت نهری زدجی مشوپاند یعنی بحثا چالاکیا کو یعنی او تاقینا کو هاتیه کرن او کسی کو اف تاقین چیکریه یکسر دخوازن کو به رخصتنه یعنی پارتیا کارکری کردستان و گری بدن لی راستی او بحثا و بیا وقتا کو دکن جی بخوشی هنتشتان باور نینن جبو کو پرسه کو دکن والا دمینن دالیه دن دا جی مثلا او کس تاقین چیکریه یکسر چیه مالا خواه یعنی دبیجن کو یک کسی که کاری که وا آنجی تیچه که وا بکه چه راست دچه مالا خواه آنجی دچه او در یعنی جبوی جی گلک هی پرسن گرین کنه کو برسی به وان بنداین دوی واریدا هی نبیه دوی دکارن بیجن کو مثلا دو هن شیروه جی هبون دو گوتن کو سلیمان سویلو زو دیار کریه یعنی چا بکو تهما یکسر دید کو جی کوبانی آتیه آنجی او بیه یعنی تبایی گلک دوان اوان ده هیه دام یعنی آن ده ام هی ویدیارن کو او تشتی و شارتی بین دیار کرن هفدم ترکیه دی بیجو کو ام دی بیسین کو پکه دست دی تقینا استانبولی یا روجا یک شموی ده هیا البت ببورن راستا خو په امر دنګ امریکا ایوب دمیر بمرابو دیسانجی خانم کاتی گرتن کو دی حکومت ترکیه درات گینه کوی دست هبو دوی تقینی دا او هاتیه هنارتن جالیه کار به دستن کرد ل باکور و رشلات سوریه اگر چی کسی بر پرسیاری خو جیشت دیار نکریه جوی تقینی لی دیسانجی هندک شروع وکرن هنا دی بیجن کو اف سیناریو کا حکومت ترکیه جبو روایی بدکارن خو ل پاش روجی جبو شروع کردن ام نها رودکین دکتر جبار قادر شارزای سیاستین روشلاتا ناوین و بتای بدجی سیاستین ترکیه کنال هولندا راست الهولند راست خب بمره دکتر ام کاتد باش ام آیا گرتنی او خان بپیش هموشتیک و تمام کردنی پاکه و کردکان روش آوا و کوزور خلق باسیان کدو ل دوینو پیری و دلن سیناریویا اگر سیناریو با راستا و مبستی چیه والله ام کاته باش کاک داخل ئەوەی ڕاست بێ بە ژمارەی بریندار و کوژراوەکان لێکدانەوە و سیناریۆ هەیە ڕەنگ بێ ئەو چەند دەقەیە کە جەنابتان تەرخانتان کردووە بۆ ئەوەی قسە لەسەرم باسە بکەین تەنها بەشی ئەوە نەکەن کە بەس ناوی بڵێن سیناریۆکان بڵێن چونکە لێرەدا کۆمەڵێ شت تێکەڵ بووە هەڵبەتە هۆکەشی یەک شتە ئەوش ئەوەیە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هیچ کەسێ باوەڕی بەوە نییە کە حکوومەتی تورکیا ڕای دەگەێنێ کە میدیای کۆنتڕۆڵکراوی تورکیا ڕای دەگەێنێ کە دادوەری کۆنتڕۆڵکراوی تورکیا ڕای دەگەێنێ لێرەوە ئەگینا لە هەر دەوڵەتێکی ترا ڕوو بدا کە بڵێن فلانە ڕێکخراوە یا فلانە کەس ئەم کارەی کردووە خەڵکەکە بەو شێوەیە دەیگوێزێتەوە بەڵام لە تورکیا لەبەر ئەوەی هەڵوێستێکی پێشوەختە بەرامبەر بە کورد هەیە و هەموو شتێک بە کوردەوە گرێدەدرێ بۆ نمونە باسکردنی کۆبانێ یعنی پێم وایە مەبەستێکی زۆر تایبەتی هەیە لەمەیە کە ماوەیەکی زۆر ئەردۆگان هەڕەشە دەدا کە ئۆپەراسیۆنێک لەوێ بکە و ئێستا لە کۆبوونەوەی 20
ئەمە لەگەڵ خۆیان ببا بڵێ وا لە کۆمپانیەوە شتێکی وا لە بەرامبەر تورکیا کراوە و ئێمە مافی ئەوەمان هەیە کاردانەوەمان هەبێت. یعنی باڵێ دکتۆر ببوورە حەزەکەم تو باسی سیناریەکان بکەی، بەڵام باسی کۆبوونەوەی G20 کرد کە ئەردۆغان ئێستا لەوەیە و لەگەڵ سەرۆک بایدن کۆبووتەوە لەسەر ڕێبەرانی جیهان لەگەڵ میری عەرەبستانی سعودی کۆبووتەوە. تۆ بڵێ ئەم شتە ناوخۆیی تورکیا بتوانێت بۆ ڕێبەران یان ڕێبەرانی جیهان قەنەعەتیان پێبێنێ کە کارێکی ناوخۆی بکەیان بۆ مەبەستێکی ناوخۆی تورکیا ئەم کارە بکاتن یان ئەم بابەتە بین تا ناو توێژەکاندا؟ من ناڵێ مەسەڵەن ئەردۆغان ئەم کارەی کردووە و ئێستا دەیبا، بەڵام دەڵێم چۆن تەوزیفی دەکات بۆ ئەوەی لەسەر ئاسی نێودەوڵەتی باس لەوە بکات کە تورکیا هەڕەشەی لێ دەکرێت وا کردەوەی تیرۆریستی لە تورکیا دەکرێت و بۆیە تورکیا مافی ئەوەی هەیە کە ئەو ئۆپەراسیۆن و ئەو سیاسەتانەی کە لە بەرامبەر هەندێک ڕێکخراو یا هەندێک یعنی کورد دەیگرێتە بەر دەبێت پاکانەی بۆ بکرێ. بەڵام ئێمە یعنی من بەڕاستی جەنابی شتووە بزانم ئاماژەت بۆ کرد ئەو خانمە ڕوخساری بە هیچ شێوەیەک یعنی بە کورد ناچێ و یەکێک لەو ناوچانەوە بێ کە هەمووی گروپی چەکداری توندڕەوی سەر بە تورکایە و بەسەر هەموو ئەمەیە بتوانێت بپەڕێتەوە و بێت بگات بە ئەستەموڵ بۆ خۆی جێگەی گومانێکی زۆر ئەوە بە تایبەتی ئەو گروپە ڕێکخراوانە لە دوای ئەوەی کە تورکیا ڕایگەیان کە دەیەوێت لەگەڵ ئەستەدا وەکو دەڵێ کەناڵێک بکاتەوە لەگەڵ ئیسرائیلا پەیوەندیەکانی زۆر باش بکاتەوە لەگەڵ رووسیا کە هەموو ئەو گروپانە شەڕ لەگەڵ دژی رووسیا دەکەن لە سووریادا، ئەمانە هەموویان دەتوانن هۆکارێک بن کە وەکو دەڵێ پەیامێک بدەن بە ئەردۆغان کە ئەمەش ئێمە ئەزمموی زۆر هەیە لە دنیاە کاتێ دەوڵەتێک یا سەرکردەیەک بەم گروپە توندڕەوانە یاری دەکات لە کۆتاییدا بەدەستی خۆیان دەتەقێتەوە وەکو ئەمریکیەکان لەگەڵ مجاهدین لە ئەفغانستان کردیان. باشە پێشبینی دکتۆر جان حەزەکەم بزانم مادەم ئەم باست کرد بیستومە نەک هەر لە جەنابەت لە زۆر کەسا پێشبینی کاری زیاتری توندوتیژیان تەقینەوە لە تورکیا دەکرین. یعنی تا چندێک پێشبینی شتێکی وا دەکرێت ئەگەر مەبەست ئەوە بێت کە ئەو کۆمەڵە تیرۆستانە ڕۆژێ لە ڕۆژان لە کۆنتڕۆلا دەردەچن. یعنی ئەوەی وەکوتم سیناریۆکان ئەوەندە زۆرە نازانی بۆ نمونە لە کۆبوونەوەی دەوڵەتە تورکیەکان باس لەوە کراوە کە پشتگیری لە گەلی تورکی ئازربایجانی لە ئێران بکەن. بۆ نمونە ئەمە هەندێک کەس بەوە گرەی دەدەن ڕنگ بێ ئێران بێ لە پشتی ئەمەوە ئەو نزیک بوونەوە لە ئیسرائیلەوەانە چاوەڕوان من پێم وایە هەتاوەکو هەڵبژاردنەکانی ساڵی داهاتوو دێت شتی زۆر لە تورکیا ڕوودەدا و ئەردۆغان هیچ لە بەرامبەری هیچ شتێکە بۆ ئەوەی تەوزیفی بکا بۆ سەرکەوتن لە هەڵبژاردنەکەیە ئەوەی پێی لە تورکیا پێی دەڵێن ئەندازەی هەڵبژاردنەکە یعنی وەکو دەڵێ وەکو مهندسێک دادەنیشن جۆرێک لە ئەندازە دەکەن لە کاتێکدا بڵێن دەستەی سەرپەرشتیکردنی هەڵبژاردنەکان هەموو دەرەکان بڵێ یعنی چاوەڕوانی کردەوەی زیاتر دەکەن. بە یەک لەو کردەوانە بۆ نمونە ئاگاداری کە پێشماوەیەکە ئاکاپە دەستی کردووە بە تەفگەرێک بۆ ئەوەی کە لە نێزی کوردەکان بێ بەتایبەت نێزیکی هەدەپە بێ بۆ هەوڵێک بۆ ئەوەی ڕازیکردنی کوردەکان لەگەڵ خۆیان بن لەگەڵ ئێمە بۆ بابەتی ئەوەی کا پێشنیازی گۆڕینی یاسایان پێدرێن ماگازاگۆنی لە تورکیا بکات. تا چەندێک ئەم هەوڵانە ئەم کارە تیرۆریستانە کاریگەری ئەکا لەسەر ئەو پەیوەندیانەوە لەسەر ئەو نزیک بوونەوەیە؟ بە دووری نازانم گروپەت هیچ نەبێ گروپە توندڕەوەکان و ڕنگ بێ ئیستیخباراتی تورکی بە شێوەیەک لە شێوەکان دەستی تێدا هەبێ هەوڵێکی وایان دابێ خەڵکێک بنێرن و پێیانیش بڵێن بە ناوی کوردەوە ئەگەر گیراشن بڵێنێ بە ناوی کووردە هەوڵێک بێ بۆ ئەوەی ئەو جۆرە دیالۆگەی لە نێوان ئاکەپە و لە نێوان هەدەپەیە هەیە تێک بدرێت و بەتایبەتی ئەوەی دەوڵەتی قوڵی پێ دەڵێن یا بەتایبەتی ناسیۆنالیستە توندڕەوەکانی تورک هەوڵ بدەن هەموو ڕێگە بگرن لە هەر دیالۆگێکە لە نێوان ئاکەپە لە نێوان ئەردۆغان و لە نێوان هەدەپەیە بەم شێوەیە جۆرێک لە دیالۆگ لەگەڵ کووردا لە ڕێگەی هەدەپەوە هیچ بە دوور نازانرێکە یەکە لە سیناریۆکانش بەڕاستی کەوتم ناتوانین هەمویان باز بکەین
ئەوە بوو. بەڵێ یعنی مەبەست ئەوەیە و هیوات نییە لەوەی کە ئاکەپی نزیکی کوردەکان بێ نزیکی هەدەبێ بۆ ئەوەی هەرچۆنێک بێ شێوەیەک لە ئاشتی یا بێ ئارامیەک لە ناوچەکەدا جی بگرێ لە جیاتی ئەوەی کوشتن و کوشتنکاریە کە دەبێت لە هەرێمدا. یعنی ئەوان لەوە تێگەیشتونە بە تایبەتی هەدەپە باس لەوە دەکا کە ئێستا دەتوانن 15% دەنگەکان بێنن هەڵبەتە ئەگەر هەتاوەکو ئەو کاتە هەدەپە قەدەغە نەکرێت و کۆمەڵێ زۆر لە پەرلەمانتارەکانی تری مافی ئەوەی حەسانەیان لێ وەرنەگیرێتەوە لەبەر ئەوە ئەردۆگان زۆر بەجددی ئەو ڕاستیە دەزانێت کە بەبێ پشتگیری هەدە بەپێ پشتگیری کورد بەبێ ئەوەی هەندێ هیوا بە کورد بدە ناتوانێت لە هەڵبژاردنەکانە بە شێوەیەکی وا سەرکەوێت کە بەسەر ئەو ئۆپۆزیسیۆنەی ئێستا لەو 6 حزبەیە کوب. باڵێ دکتۆر جەبار قادر شارەزای سیاست ڕۆژهەڵاتە ناوین و تایبەژی سیاسەتی تورکیا ژۆڵەندا بمەڕا وەزگەڵکی سوپاسیاتت بکەم. چوار مامۆستایی بەشی کوردی زانکۆکان پەرتووکێکیان بە ناوی کوردیزان ئامادە کردووە بۆ خوێندنی قوتابخانە و پرۆگرامی بەکەلۆریۆس و خوێندنی باڵا و خولی تایبەتەکان. ئەم پەرتووکە لەلایەن دامەزراوەی میزۆپۆتامیا چاپکراوە و بەرنامەی ناساندنی لە دیاربەکر بۆ سازکرا. چار مامۆستایên Kurd ji bo hînkirina zimanê Kurdî bi zaravayê kurmançî pirtûkek amade kirin bi navê Kurdîzan û ev pirtûk ji aliyê Wexxa Mezopotamyayê li Amedê hate çapkirin. Li ser vê pirtûkê jî bernama danasînê li dar ket li Qesra Zerzevanê. Serokê Wexfê Selîm Ölçer axaftina xêrhatinê kir. Wexfa me zanîngehê avane kir ema bi ew kêra bi şixulandina wî li ekserî li ser ziman û li ser tiştê akademîkin vî Kurdîzanê jî li ser vî ewkê ava bû. Hêjayê gotinê ku Kurdîzan ji aliyê çar mamosteyên Kurd Tahir Aydin, Abdurrahman Adak, Zülküf Ergün û Mikail Bülbül hatiye amade kirin. Ev pirtûk wek pirtûkeke ziman, pirtûkeke perwerdeya ziman yên dinyayê yên cîhanê wek yên îngilîzî ku mesela yek ji wan ku hedweye Diwan da çi heye me heman tiştan divê pirtûkê de bi cih anî ji bo perwerdeya ziman. Ev pirtûk setek e yani ji asta destpêkê asta navîn û asta bilind ev asta destpêk e. Ev pirtûk ji bo perwerdehiya dibistanê bernameyên lîsansa bilind, kursên taybet û xebatên takekesî hatiye pîlan kirin. Xebat bo asta destpêkê ji du pirtûkan pêk tê. Yek jî pirtûka dersê, ya din jî pirtûka xebatê ye. Pirtûka dersê jî ser hînkirina temayên cûr bi cûr û mijarên rêzmanî radiweste. Li Kurdîzanê de ji bo birêxistin û hêsankirina hînkariyê pergala unîte û dersan hatiye bikaranîn. Pirtûk ji du unîteyan û her unîte ji 14 dersan pêk tê. Bi tevahî 28 ders li Kurdîzanê de hene. Mikail Bülbül yek ji amadekarên pirtûkê û diber da jî rêveberê Wexxa Mezopotamyayê. Kurdîzan beşa kurmancî ji bo kesek ku piçekê Kurdî dizanin û Kurdî dikarin biaxivin hatiye amade kirin. Bi milyona Kurd hene me wisa em fikirîn. Bi milyona Kurd hene ku zimanê xwe baş nizanin, nikarin baş bixwînin, nikarin baş binivîsin. Pêşî me got ji bo Kurdan me tiştekî amade bikin, ne ji bo biyaniya ji ber ku ji bo biyaniya cuda ne û kitêb. Me çawa kir, me dest pê kir salek zêde em xebitîn û وەک سەرتێکێ me gomê amade bikin 6 kitap. Ev du kitabê ewilî me asla destpêkê me çap kir. Pirtûka Kurdîzan li ser platformên onlinê jî ji bo firotinê hatiye belav kirin. Xecîcan Farxîn, Dengê Amerîka, Amed. چەندین ماڵوارین کەڤنار و دیرۆکیین مووسڵی هاتنە کاڤڵکردن بە دەستی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش و ji ber giringiya wan ya keltûrî û dîrokî rêxistiyana tevî nêgirtî UNESCO dezdaya nû vekirin yan nû avakirina wan li gora pîvanên zanistî li yek li demê karî li yek wan malan ka wa Umer Peyamberî dengê Amerîka kameraya Kurd ku nekişin beriya werî. Mala ziyade dikevît em mosilakevin êk ji ewan xanûyaya niha rêxirawa UNESCO nîjent ketin ji ber ku ketiye çarçovê xanûyên şînwarî da. Mala ziyade li çerxê hejdê hatiye avakirin bi destên hostayên Mesîhî nexş û dîzaynên balkêş lêkirbûn. Zêdebarî xanû ji 3 qatan pêkhatiye û
سي سردابا. الغرفة ولدت بها عام 1900 دوی مزاله دا لسال 1957 اسات ما دنیای لمها رمضان بو 15 مها نیسان بو زاروکینیا منو چونا من یا قطابخانه و گشت یادگاری من دوی جوری دابون. معن احمد ایج خودین خانویک و باب باپیری وی اف مالا آوا کربو. معنی گلک یادگاری و بیرهاتن لوی خانوی هبون لیت شر داعش دا هاد بو کاول کرن. ام سپاسیا بريفابريا شنوار نينوا حكومت دكين كورابو نبنو جنكرنا خانوي ما از دلخوشم نجبرو ايچاندي كمالا باپيري من نخير از دلخوشم چكو اف خانوين وسط هنا نو جنكرن وكا خانوي توتنچي وملاح داكو ميجوها باجيري ديار بكن. کار لسروی چنده تیتا کرن کو اف خانویا وکو بری وگریتنو زیده باری 75 ساده پارچن مرمر موصلی یه وی خانوی کوم کرینو بدستین کسان شرازا کار تیتا کرن. ثم توالت نوكا كارل سيرفي خاني تتكرن دا كواكا بري فاقرينن خلق حمود زانن كاري نوجن كرني لسر خانوين وصا ما بس ناوا بالشوازة كينو بتا آفاكرن نخير مرام اوا دمي گشتيار باش روج قصتا وان جهادكن هست بكن جهة كي شنوارا يا بريكا اوان پارچن نوكا ام لسر كاردكين. حتی نوکه لموصلا کون 4 خانو جلای رکخراوا یونسکو و هاتینا نیجن کرن کو خانوی شینواری نه خانوی باپیر معنی جی کتیت ناوا و پلانه دا. کاو عمر دنگ امریکا موصل. باران منداڵێکی خوارتەمەند 12 ساڵە و خەڵکی شاری قامیشلۆیە بەهۆی خراپی دۆخی ئابووریەوە باران هەموو بەیانیەک لەبری ئەوەی بچێتە قوتابخانە دەچێتە سەر کارەکەی لە کاتێکدا لە سایە 20 منداڵانی ناوچە کوردنشینەکانی سووریا وەک باران بەهۆی خراپی باری ئابووری و هەڕەشەی جەنگەوە هەمان دۆخیان هەیە. پێام لێرمانزانە عومەر ئەم راپۆرتەی بۆ ناردوین. باران عەبدوڕەحیم زارۆکێکی بچووکە تەمەنی 12 ساڵ دەرباس نەکریە. باران لەگەل کارسازێ پێشەسازیە بەرێ خۆ بە دەستپێکا ڕۆژێ ددە کار دەوسا گۆ ئەو بچێ دبستانێ. باوێ باران عەبدوڕەحیم گۆ نەخواست لە پێش کەمیرێ بەئاخڤە گوت ڕەوشە ئابووری پرالۆزە ئارمانجا من ji şandina baran ji bo kar ew e got hînî pêşeyekê bibe got di pêşerojê de jê sûdê werbigire. Ev jî devera pêşesaziya Qamişloye bi sedan zarok weke baran lê kar dikin. İvan Saîd xwediyê kargeha gobaran lê kar dike ew dibêje gelek malbat zarokên xwe dişînin kar. مستقبليني خوندني تني رابو غازي بينم جمته سينا مو قلنا مشكلة جمرقو يعني قول أو بتشوشك مو قلنا مشكلة برا بتشوشك بيجي بالعكس شيتره شبوش خرب عالم الصناعات وبافينا جي أخويا يوضع يوناني مادي نزيدية إلى يخوتي صناعات كده لاليه كدن تبي جو برانيا مالبات زاروكين كاركر ناخوازن درباره وی مجاره ده بآخرین انور صادق کارسازکی جامعه دبیجه دما زاروکین وی د پرورده خود نسر کفتی بن کار جوان ره باشتره. خدای نگجه گوک شاطر بال دوام تكل مدرسه خو گوگل کی شاطر بال دوام خود کن نظامی و نگجه نشاطر بدا کم شغل کی صنعت کی کار کی بکن چیتگل شارعی مینن. لگوری آلیین فرمی ین ریوبریا خسر ریجه زاروکین کارکر گودف جخوندنی بردانه در دورا 20 جسدیه. اف سرجمار لسر آستا هریما جزیره. هفسروک دستایا پرورده و فیرکرنه لهریما جزیره مصطفى فرحان دبیجه. سیستما پرورده پابندگو دو قناغن سرطایی و ناوین ده لی او نکارن بزوره لسر جواک فرز بکن. گزاروکن خواه نشینن کار. لروشة قوامتير درباز دبن بالتايبات روشة عبوري روشة سياسي روشة أمني أو حالي أمكاري بنضبط بكن وأنفام خندكارا يعني فان زارو كان جيتشي كار درخي بينن دبستان هذا أو هيك زحمتي باش هنا هجایه به بیرخستنه اگوری و بریا خسر یا با کرو جلاتی سوریه دسیه حزیرانا وی سالی ده یاسایا مافی زاروکان پسند کر. هاتیه دستنشان کرن گو دوی زاروک دجیر 12 سالی ده کار نکن. توی گو خستکا پرانیا مالبات زاروکین کار کر او گو زاروکین وان جدبستان خواه دور نکوید. لروش آلو زیا وی هریمه لسر درجاهی آشر نافخویی مالبات نچار دکن گو زاروکین خواه ریکن کار دو سادبستانه. باران هویاوی اوگو روژکی روش باشتر ببه و جارکدن وگره سر ماسا دبستانی دوساگو دوی کارگه ده کار بکه. زانا عمر دنگ امریکا قامشلو.
او درد زاروه لقلق جهين دنيا لي ايروك وزارويك للجهه كدنيا ولا دنيا جدايق ببا زاروي جماره 8 مليار يه سرهج مريا جهاني حتى برنامج صبيا كود كونكشن هرشاد وبختبر منه خدا حافظ هرشاد